ئەم کاتان باش بەڕێزان بەردەوام دەبین لەسەر سووریا و دیارە ئیتر لە سووریا گۆڕانکاریەکان ناوەستن وەکو شەپۆلی زەریا تا دێت گۆڕانکاریان بەسەردادێ ئیتر ئەو ڕەوشە هەڵدەسەنگێنین لە هەمان کاتدا هەوڵ ئەدەین بە پێی توانە یعنی بە پێی توانە کاردانەوەی کاریگەری ئەو ڕەوشە لەسەر خۆسەری دیموکراتیک چی دەبێت چۆن دەبێت باس لەوەش دەکەین هەروەکو لە نەخشەکەدا دەبینن ئەمە ڕەوشی ئێستایە ئەگەر تۆزێک فراوانتری بکەم بە تایبەتیش لە ناوچەی هەمە ئیتر دەبینن ئەوە شەڕەکە تەواو کەوتۆتە ناوەندی شاری هەمە ئیتر لە مەرکەزی شار شەڕە خۆی ئەمڕۆ بەیانی زوو هەیەت تەحریر الشام گردی زین العابدین و یعنی چیای زین العابدینی گرد ئەو چیایە زۆر شوێنێکی استراتیژیە ئیتر کە ئەو چیایەت گرد خۆی لە خۆیدا ئەتوانێت لەسەر ناوەندی شار دەسەڵاتت هەبێ و مسەیتەر بێ هەیەت تەحریر الشام هەم لە شەڕەکانی ئەم دوایەدا چەکی زۆر قورسی بە تایبەتی تۆپ و تانکی بەدەستخستن هەمیش بەر لە هێرشەکە هەروەکو ئێمە لە بەرنامەکانی پێشدا باسمان کرد درۆنی زۆر پێشکەوتوی هەنەوە دوو جۆرە درۆنیشی هەیە درۆنێکی هەیە بەڕاستی درۆنە یعنی درۆنی هێرشبەرە لە شوێنێک هەڵدەستێ و ئامانجەکەی خۆی دەپێکێنی دەگەڕێتەوە بەڵام درۆنێکی دیکەی زۆرتر هەیە ئەمیش درۆنی خۆکوژە کە زۆر بە ڕێکوپێکی بەکاردێنی ئەمە لە بەرنامەکانی پێشودا باسمان کرد کە ئیدعای بانگەشەی استیخباراتی دەوڵەتی رووسیا باسییان لەوە دەکرد کە ئۆکرانیا دەستی هەیە لە چەکدارکردنی هەیەت و تەحریر شام و بێگومان پەیوەندی نێوان هەیەت و تەحریر شام و بریتانیا لە ڕێگای دەستگای استیخباراتی MI6 شتێکی شاراوە نییە لە بۆ ئەوانەی کە ڕەوشەکە هەڵدەسەنگێنن بە دوواداچوونی بۆکەن چەندین ساڵە ئیتر بنکۆڵی دەکەن لەسەر ئەو بابەتە هەست بەوە دەکەن کە ئەمە شتێکی تازە نیە شتێکی زۆر کۆنە لەو بەرنمەیەدا ئەمڕۆکە کۆمەڵێک بابەتی زۆر هەستیار هەڵدەسەنگێنین و ئەمانە بە تەنیا بۆ بزانم لێرەدا لەو بەرنمەیەدا زیاتر گوێتان لێ دەبێت لە شوێنی دیکە زەحمەتە و باسم کردووە هۆکاری ئەمە چیە تەلەڤیزیۆنە حیزبیەکان بێگومان ناچارن بەهۆی پەیوەندی دیپلۆماسی دەبێ و یانیش بەهۆی هەندێک پەیوەندی دیکەی حیزبایەتی لایەنگری دەبێ و یانیش هەستیاری مەسەلەکە دەبێت تۆزێک بە هەستیارتر بابەتەکان دەگوازنەوە من لێرە ئەو بەرپرسیارەتەم لەسەر نییە لە بۆ هەندێک باس لەو دۆسیایانە دەکەم باس لەو بابەتانە دەکەم با بچینەوە سەر نەخشەکە ئەمە نەخشەی هەما بوو باسمان کرد بەڵام دوێنێ شەو چی ڕوویدا دوێنێ شەو لە ناوچەکانی دەوروبەری منبجدا تەماشامان کرد وەکو هەر لێرەش دەیبینین لەسەر نەخشەکەدا ئێستاش ماوە ئەو نەخشە لایفە بەڵام ئەو هێڕشانەی کە لە دوێنێەوە تاوەکو ئێستا ئەنجامدران ئەوە دەبینن ئەم تۆپە شینانە ئەمە تۆپی سوپای میلی یعنی سوپای ئازادی پێشوونە کە ئەمانە 100% سەر بە تورکیا پشتیوانیان دەکا و تورکیا بە ئاشکرا پشتیوانیان دەکا وەکو هەیەت و تەحریر شام نییە و ئەمانە تانک و تۆپی تورکیا بەکاردێنن چەکی تورکیا بە ئاشکرا بەکاردێنن ئەمانە پێشتریش هەندێک هێڕشیان بۆ سەر منبج کردبوو دەبینن منبج دەکەوێتە ڕۆژ ئاوای ئاوی فرات بووە تاقە شارێکە کە لە دەستی هێزەکانی سووریای دیموکراتیکدا ماوە لەو بەری ئاوی فراتەوە و تورکیا پێشتریش لە پەیمانەکانیدا لەگەڵ ئەمریکا و لەگەڵ رووسیا ئیمزای پێکردوون کە دەبێ یا پەگا و یان هێزەکانی سووریای دیموکراتیک لەو ناوچەیە بچنە دەرەوە ئیتر ئێستاکە لەوێدا شەڕێکی زۆر قورسا و دوێنێ هێزەکانی سووریای دیموکراتیک چەندین هێرشیان ئەنجامدان و لەو شوێنانەدا هەندێک شوێنی استراتیژیان بەدەستخستونە بەڵام ئەمە لە بەردوو هۆکار ناکرێت لە ڕاگەیاندنەکاندا زۆر باسی بکەن من باسی دەکەم ئەوان باسی ناکەن بۆ باسی ناکەن لەبەر هەستیاری پەیوەندیەکانی نێوان بریتانیا و ئەمریکا
لەگەڵ تورکیا و لە هەمان کادا لەبەر هەستیاری ئەو چەکدارانەیە کە ناویان لە خۆناوە سوپای میلی بۆ ئەوەی زیاتر هان نەدرێن بۆ ئەوەی هێرشی زۆرتر بکەن. ئەمەیان یەک و دوێنێ و پێرێ لەو ناوچەیەدا لە ناوچەی دێرە زور لەو ناوچەیەدا هێرشی گەورە ئەنجامدران و هێرشەکان هێزەکانی سووریای دیموکراتیک بە تایبەتیش بەشی ئەو بەشەی دێرە زور ئەو گروپی دێرە زور هێرشیان کردە سەر ئەو دێهاتانەی کە لە ژێر دەستی ملیسەکانی ئێران و سوپایی سووریا دابوون. ئەمە چیمان پێ دەڵێ باس لەوە دەکەین لە هەمان کاتدا تەماشا دەکەین دوو گەڕێکی کورد نشینمان هەنا لە حەلەب ئەمە دەبینن ئەو دوو گەڕەکانە هەتاوەکو ئێستا وەکو خۆیان ماونەتەوە. شێخ مەقسوود حەی ئەلەشرەفیە ئەمانە تاوەکو ئێستا ماونەتەوە و لەوێدا هەتاوەکو ئێستاش هێزەکانی یەپەگە ماون هەتاوەکو ئێستاش ماون. ئیتر لەو بەرنامەیەدا ئەمانە هەمیان هەڵدەسەنگێنین لە هەمان کاتدا بابەتێکی دیکە باز دەکەین ئەویش کە پەیوەندی ڕاستە خۆی بە تورکیاوە هەیە سەرەتا باس لەوە دەکەین. یعنی ئەنقەرە لە ناو پانیک و دڵە ڕاوکەیەکی زۆر گەورەدایە لە کاتێکدا بەوە خۆشحاڵن کە دەستکەوتی زۆریان هەیە لەم شەڕەدا لە سیاسەتی کورتخایەندا لەبەر ئەوەی لەبەر چ دەستکەوتی زۆریان هەیە لەبەر ئەوەی لە کاتی قسەکردندا لە ڕۆژانی ئایندەدا پێش ئەو هێرشە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێدا نەخشەی نوێ ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێدا باسی هەر کەس دەکرا بەڵام بەتەنیا باسی تورکیا نەدەکرا یعنی ڕۆڵ بە هەر کەسێک دەدرا ڕۆڵ بە تورکیا نادرا و ئێستا کە تورکیا لە ڕێگای ئەو هێرشەوە ئەکرێ بڵین سەدی سەد واشە لە سیاسەتی کورتخایەندا دەستکەوتی زۆری بەدەستهێناوە و ئیتر لایەنەکان هەم ئەمریکا هەم بەریتانیا و هەم رووسیا و هەم ئێران ئیسرائیل ناچارن لەو بارەیەوە لەگەڵ تورکیا لەگەڵ ئەنقەرە لەسەر مێز دابنیشن گفتوگۆ بکەن و دەشکەن. بەڵام ترسەکەی تورکیا لەمە چیە ئەو شەڕە بەرەو کوێ دەچێ هیچ کەسێک ناتوانێت پێشبینی بکە هیچ کەسێک ناتوانانی پێشبینی بکە یعنی چۆن ئەتوانی پێشبینی بکەیت لە سەردەمی بەهاری عەرەبیدا کە کوردەکان یەپەگە دەتوانێت سەنگەری وەها گەورە بەدەست بێنێ و هەتا مینبز بچێ و هەتا ڕەقە بچێ و هەتا دێرە زور بچێ کەس ئەیتوانی پێشبینی ئەوە بکە یعنی خەڵکی کورد خەڵکێکی چەساوە خەڵکێکی بێچەک خەڵکێکی ناڕێکخرا و خەرکێکی پەرتەوازە بەڵام تەماشا دەکەین لە دەرەوەی پیلان و نەخشەی هێزە هەژمونگەراکاندا ئەکرێ شتی چاوەڕوان نەکراو ڕووبتن و ئەمانە کە ڕوو ئەدەن بێگومان ئەو لایەنانە ئەترسێنن کە سەرەتا ئاگریان لە فتیلی شەڕەکان بەرداوە لێرەدا ترسەکەی تورکیا دەست پێ دەکات یعنی مەبەستمان لێرەدا ئەوێ سبەینی ئەو شەڕە سەر بکێشی بۆ چەندین جینۆساید و ینی شەڕی بەکارهێنانی چەکی کیمیاوی کۆمەڵکوژی جۆرا و جۆر ئەمانە هەموویان لە ئارادان لە بۆ هەندێ ئیتر ئەکرێ لە کۆتایی شەڕەکاندا گوناحەکە لەسەری هەندێکیان بشکێنن و یانیش گوناحبارەکە دەرخەنە سەر تابلۆکە و ئیتر نیشانی خەڵکی بدەن لە بۆ هەندێک ئێستاکە خیتابی ڕسمی دەوڵەتی تورکیا زۆر گۆڕاوە لەلایەکەوە نووسەرەکانیان لە کۆشەی ڕۆژنامەکاندا ئیتر کەیف خۆشی خۆیان دەردەبڕن بەڵام لە کاتێکی دیکە کەناڵە دیپلۆماسیەکانیان بەردەوام باس لەوە دەکەن کە ئەوان بە هیچ شێوەیەک ئاگیان لەو بابەتە نیە و ئەوان لە ناوی دانی لێرەدا دەمەوێت ئەوە بەبیر بێنمەوە 2 مانگ و نیو بەر لە ئێستا یعنی لە 16 مانگی ئۆکتۆبەردا هاکان فیدان لێدوانێکیدا ئەو لێدوانە ئێستاکەش لە گوێی مندا دەزرینجێتەوە لەوێدا ناڕزایی خۆی لە بەرامبەر فۆرمی پەیمانی ئەستانە نیشاندا باسی لەوە کرد کە پەیمانی ئەستانە هیچ ئەنجامێکی بەدەر نەخستووە ڕژێمی ئەسەد وەڵامی داواکاریەکانمان ناداتەوە لەگەڵ ئۆپۆزیسیۆن ڕێک ناکەوێت یعنی خۆی لە خۆیدا هەم ئەو هەوڵەی ئەردۆغان بۆ تۆقەکردنێک ڕسمگرتنێک لەگەڵ بەشار ئەسەد بۆ ئەو مەبەستە بوو زیاتر مەسەلەی سوپای تورکیا دەکشێتەوە ناکشێتەوە زۆر کەوتە پێش بەڵام بەڕای من ئەمە مەبەستە استراتیژیەکە نەبوو چونکە سووریاش ڕەنگ بێ نەیهەوێت سوپای تورکیا بەجارێک بکشێتەوە ئەگەر ڕێکیش بکەون چونکە سوپای تورکیا کشایەوە چێ جێگای دەگرێتەوە
لەوانەیە داعزێکی بگرێتەوە سووریا ئەو توانایی نییە ئێستا دەبێت سووریا خۆکۆ بکاتەوە سەریەک و قۆناغ بە قۆناغ ئەو شوێنانە کە سوپای تورکیا لی دەکشێتەوە تەسلیمی هێزەکانی سووریاوانیش هێزێکی دیکە بکرێت کە سووریا پێی ڕازی بێ ئەمە لێدوانەکەی هەکەن فیدان بوو وە لەوێدا وەکووتم خاڵی دووەمین باسی لەوە کرد کە ئەسد ئامادەنیە لەگەڵ ئۆپۆزیسیۆن ڕێ بکەیت ئۆپۆزیسیۆن شەیە ئۆپۆزیسیۆن جەبهەتە تەحریر شام و ئۆپۆزیسیۆنی دووەمیشیان سوپای نیشتیمانیە میلی ئۆردوسو کە پێشتر ناوی سوپای ئازادی سووریا بوو ئەسد بەڕێوەبەرایەتی سووریا و ناحەقیشیان نییە بە ئاشکرا ئەڵێن باشە ئێمە لەگەڵ کامیان دابنیشین لەگەڵ ئۆغوڕیەکانی چینی لەگەڵ ئۆزبەکیەکان یان لەگەڵ جەیش ئیسلام و تورکمەنستان لەگەڵ کامیان ئێمە دابنیشین ئەمانە سوورینین ڕاستیشەکەن بەشێکی زۆری ئەمانە سوورینە سووریشی تێدانە بێگومان لە بۆ هەندێک دەوڵەتی بەشار ئەسد بەردەوام ئەوەی ئاڕەت کردەوە تۆقەنەکردنەکەی بەشار ئەسدش لەگەڵ ئەردۆغان هەر ئەمە بوو ینی دەیوت ئەو بابەتەی ئەو دەیهەوێ من ناتوانم پێکی بێنم و لە هەمان کاتدا ئەگەر ناتوانم ئەمەی پێک بێنم بۆ لەگەڵی دانیشم شەرابی لەگەڵ بخۆمەوە هاکەن فیدان لەوێدا یعنی 2 مانگونی و بەر لە ئێستا لە 16 مانگی ئۆکتۆبردا ئەڵێ ئەگەر کەناڵە دیبلۆماسیەکان وها بەردەوام بن لە پەکخستن وا دیارە لەو کاتیەوە پەکراون ئەوە شتی جیاواز ڕوو دەدەن ئەوە شتە جیاوازەکە ڕوویدا خۆی لە خۆیدا لە مانگی ئۆگستی ڕابردوودا مانگی هەشت دەبوایە ئەم هێرشە ڕوویدا بووە ئەو کاتە بەڵام ئەو کاتە ئێرانیەکان و رووسیەکان هەستیان پێکرد و زۆر بەتوندی تورکیایان ئاگدار کردەوە پوتین بەخۆی ئەردۆغانی ئاگدار کردەوە کە هێرشێکی وا بە هیچ شێوەیەک نابێ بکرێت و ئەو کاتە وەکو ئێستا مەسلەی لوبنان و مەسلەی حیزبوڵڵا بە تەواو نەبوو ئێستا کە تەواو بوو ئەمە و هێرشەکانیش بەو شێوەیە چڕ نەکرابوونەوە سەر جەنەراڵە ئێرانیەکان لە سووریادا بەڵام ئێستاکە ئەمە ڕوویداوە و ئەم جارە زۆر بەنهێنی هێرشەکەیان ئەنجامدا دیسان بە بۆ بەر لەوەی بکەومە ناو هەیەت و تەحریر شام دەبێ ئەوەتان بەبیر بێنمەوە هەیەت و تەحریر شام هەروەکو لە بەرنامەکانی پێشودا باسم کردووە ڕەفیقێکم هەیە کەسێک دەناسێ کەسێکی ئەوروپیا کە هەموو مانگێک ئەبوو محەممەد ئەلجۆلانی بەخۆی دەبینێ لە ئیدلیب دەیبینێ و ئەو کەسە لەگەڵ گروپێک کار دەکا ئەو گروپانە لە هەمان کاتدا هەر کاتێک شتێک بەناوی پرۆسەی دیالۆگ لە نێوان پەکەکە و دەوڵەتی تورکیا بێتە ئاراوە هەر ئەو گروپە ئەنجامیەدا لە هەمان کاتدا ئێستاکە دەمەوێ بابەتێکی هەستیارترتان بۆ ڕوژێنم ئەویش مەسلەی هاوسەنگی نێوان ویانیش هەبوونی هەیەت و تەحریر شام لەلایەک سوپای ملی سەر بە تورکیا 100% سەر بە تورکیا لەلایەکی دیکە و هێزەکانی سووریای دیموکراتیک لەلایەکی دیکە ئەو هاوسەنگیە لە بۆ بریتانیا و بە تایبەتی بریتانیا ئاڵێم و لە بۆ ئەمریکاش لە بۆ هێز هاوپەیمانیەکان چواتایەک دەگەینێ ئەوان ئێستا چۆن مامەڵە لەگەڵ ئەوە دەکەن یعنی ئەگەر لە تابلۆکە تەماشا بکەین هێزەکانی سووریای دیموکراتیک و یانیش یەپەگە ڕاستڵ بڕین لە تەڕەفعەت و شابە کشانەوە کە پێشتر هیوایەکیان دەخواست هاوسەنگی هێز لە ناوچەکە بگۆدرێ ئەوان بتوانن هێڕش بکەنەوە سەر ئەفرین سەر لە نوێ ئازاد بکەنەوە ئەوە پێک نەهات و ئەمانە کشانەوە لە کاتی کشانەوەدا هێزەکانی سەر بە تورکیانی سوپای نیشتیمانی سوپای میلی ئۆردوسو هێرشی بۆکردنە سەر بەڵام هەیەت و تەحریر شام هات لەو بینەدا لەگەڵ ئەوان کردیە شەڕ سوکە شەڕێکیان کرد تەقیان لێکردن و دەریان کرد لە هەمان کاتدا هەیەت و تەحریر شام لە حەلب ئێستاکە حاکمە ڕێگانادا گروپەکانی دیکەی دەوروبەری نزیکی تورکیا گروپە جیهادیەکانی دیکە وەکو گروپی ڕەمەزان و ئەمانە بکەونە ناو شاریش تەنانەت کەسێک لەسەر قەڵای حەلب ئاڵای تورکیای بەرز کردووە و چەند سەعاتی پێنەچوون ئەو کەسە و دەوروبەرەکانی هەر هەمویان لەلایەن هەیەت و تەحریر شام دەستگیر کرا بە ناوی چی دەستگیرکان بە ناوی ئەوەی ئەمانە دزیان کردووە لە هەمان کاتدا تەماشا دەکەین لە مین بیت سوکە شەڕێک هەیە دوێنێ شەو بە تایبەتی سوکە شەڕەکان دەستیان پێکرد و لە هەمان کاتدا لە دێرە زووردا سوکە شەڕێک هەیە لە نێوان سوپای سووریای دیموکراتیک و ملیسەکانی ئێران و سوپای ئەسەددا ئەو هاوکێشەیە چیمان پێ دەڵێ ئەمە زۆر گرنگە ئێمە لێی تێبگەین
وەمە بە چی پێ دەڵێن بە هەڵوێستێکی عاتفی نابێ و نابێ حرفیان مەسەلەکانیش لێک بدەینەوە. سەرەتا دەمەوێت بینەران لەو بارەوە ئاگدار بکەمەوە. بەر لەوەی بچمە ناو بابەتەکە دەمەوێت سەرنجتان بدەمە سەر لێکۆڵینەوەیەکی ڕۆژنامە نووسی وەک ئەحمەد جاموس کە ئەحمەد جاموس هاوکات ئەندامی ئەنستیتیۆی تەحریرە. ئەنستیتیۆی تەحریر ڕێکخراوێکی وەها ئەوە نییە، یعنی ڕێکخراوێکی ناتوانانی باکەس بانگەشەی ئەوە نەکە کە ڕێکخراوێکی سەر بە تورکایە و بەو شێوێ نەخێر، ڕێکخراوێکی سەر بەخۆیە مەسەرەن کۆمەڵێک ڕۆژنامە نووسی کوردی زاروبەرکاریان لەگەڵ کردووە. نازانم ئێستا کار دەکەنیان نا یەک لەوانە بۆ نمونە هاوڕێ کەمال چۆمانی بوو کە ماوەیە کاری لەگەڵ دەکردن، ئێستا کە بەڕاستی نازانم کە کەمال کاریان لەگەڵ دەکا یان نا، بەڵام با ئەو مەقالەیەتان هەندێک بۆ گەورە بکەم. قصد والتحرير الشام هل يتجاوز طرفان الخلافات الإيديولوجي إلى اتفاق السياسي؟ على آية قصد يعني إذا كان سوريا ديمقراطيك تحرير الشام دتوانن ناكوتشيا أيديولوجيا كان يعني بلاوة بنينو بقنا اتفاقي سياسي أو مقالة كيني نسراوا أو ريكوت تكي استاد بينن نشر في 28 سبتمبر 2024 يعني لمانجي نسراوە لەوێدا باس لە کۆمەڵێک بابەت دەکا کە هەیەت تەحریر الشام چۆن تەماشای کوردەکان دەکا و کوردەکان نەفرەت لە کوردەکان دەکا. ئەمەیان ڕاستە، حتا ئەبوو محەممەد ئەلجۆلانیش بە هەمان شێوە، بەڵام لە هەندێک لایەندا باس لە گۆڕانکاری دەکا. ئەو گۆڕانکاریانە لە بە تایبەتیش لە ساڵانی 2022دا ڕوودەدەن. ئەویش ئەوەیە، ئەو گۆڕانکاریانە یەک لەو سەردەمانەدا تەماشامان کرد لە عەفریندا گۆڕانکاریەک ڕوویدا. عەفرین پێشتر زیاتر سەر بە گروپەکانی نێزیکی تورکیا بوو، سوپای حەمزە و گروپی حەمزە و ئەوانەوە ئەوە ئەمانە تاڵانیەکی زۆر بێ حەدیان ئەنجام دەدا، هەمووتان دەزانن. لەو کاتەدا ئیتر تەماشامان کرد لە پڕەوە جارێک هەیەت تەحریر الشام هێڕەشی بۆکردن هەر هەمووی پاککردنەوە و دوای ئەوەی پاچیکردنەوە لە چاو جاران ئەڵێ لە چاو جاران ئەڵێم ینی بەهەڵا لێم تێمەگەن لە چاو جاران دزی و ڕفاندن و ئەم جۆرەشتانە کەمی کردەوە. دیسانیش باج و زەیتون ستاندن و زەیت ستاندن و ئەم جۆرەشتانە هەرماوە، بەڵام لە چاو جاران تەماشا دەکەین هەندێک زەبت و ڕەبتێک لەناو عەفرین دروست بوو، چونکە هەیەت تەحریر الشام محەممەد جۆلانی هەر ئیتر لە دوای ئەوەی لە غوڵتەوە هاتە ئیدلیب ئیتر دەیهەوێ ئیماژێک بداتە ئەوروپا، یعنی ئەڵێ ئێمە جەماعەت نین، ئێمە تەنانەت حیزب نین، ئەڵێ ئێمە دامەزراوەین، ئەکادیمیای سەربازی هەیە، حکوومەت هەیە لە ئیدلی، پۆلیسی هەیە و لە هەمان کاتدا پەیامی دیکە بە ئەوروپیەکان دەدا. مەسە یەک لەو پەیامانە کلێسا خرانەکراوە، یەک لەو پەیامانە کاتۆلیکەکان بۆیان هەیە هەندێک ئاهەنگی خۆیان بجێڕن لە ئیدلیب. ئەو پەیامانەدا هەر وەکو لە دوای دەستگرتنی بەسەر حەلەبدا پەیامێکی لە بۆ کوردەکانیشدا، پەیامێکی بە هەمان شێوەی لە بۆ کوردەکانیشدا. ئێستاکەش ئەو دووگەڕەکەی حەلەب بە پێی زانیاریەکانی من لە دەقەی دواییدا هەتا وەکو ئەو دەقەیەش یەک چەکداری هەیەت تەحریر الشام نەچووەتە ناو ئەو دووگەڕەکە کوردنشینیانی حەلەب. لەو دووگەڕەکە کوردنشینیانی حەلەب هەتا وەکو ئێستاش یەپەگە ماوە، وا دیارە هێزەکانی سوێ دیموکراتیک لەوێ نین، بەڵام یەپەگە لەوەیە، حتى وەکو ئێستاشی پەگە ماوە. ئەو بەڕێزە کە باس لەو پەیوەندی دەکا، یعنی باس لە پەیوەندی ناکا، بەڵام ئەڵێ محەممەد جاموس لەو کاتەوە لەو سەردەمەدا ئەڵێ کۆمەڵێک بەرژەوەندی هاوبەش لە نێوان هەیەت تەحریر الشام و هێزەکانی سووریای دیموکراتیکدا لە ئارادان. ئەو بەرژەوەندیانە چین؟ وەکو وتم لە عەفرین دوای ئەوەی ئەوان هاتن هەندێک کەسایەتی نێوبژیوانی نێوان قەسەدە و هەیەت تەحریر الشامیان کردووە و ئیتر قەسەدە داوای لە هەیەت تەحریر الشام کردووە کە ژیانی خەڵکەکە بپارێزی، نابێ ئەوان قبول ناکەن بۆ شێوە خەڵکەکە بڕەفێندرێ و لە بەرامبەر پارە و دزی بکرێ و ئەم جۆرەشتانە. و هەیەت تەحریر الشام بەڵێنی داوە ئەمە جێبەجێ بکە. لە بەرامبەر ئەوەدا باس لەوە دەکا کە بە شێوەیەک لە شێوەکان بازرگانی وزە، وا دیارە مەبەستی لە نەوتە، چونکە نەوت بەتەنیا بەژێر دەستی هێزەکانی سووریای دیموکراتیکەیە، بازرگانی نەوت لە نێوان ئەو دوو لایەنانەدا هەبووە و دەستی پێ کردووە.
لە هەمان کاتدا باس لەوە دەکات لە هەر کاتێکدا کە تورکیا لەو ماوانەدا لە ماوەی 2022ەوە هەتاوەکو ئێستا بەردەوام گوشار بۆ سەر هەیەت و تەحریری شام دێنی و دەیەوێ تابعی خۆی بکە بەڵام هەیەت و تەحریری شام ناچێتە ژێر ئەو بارانە لە بەرامبەر ئەوەدا پەیوەندیەکانی خۆی لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیک کەناڵێکی دیپلۆماسی لەو کاتەوە دروست کردووە هەتاوەکو ئێستا درێژێک دەبێت و ئەمانەی گلەیان هەیە ئەتوانن باس نازانم بۆ نەمتوانی ئەوە پێنم یعنی ئەتوانن ئەحمەد جاموس بدۆزنەوە کە وەکوتم ڕۆژنامە نووسێکی ئەنستیتوی تەحریر ئەنستیتویەکی وەها ئەوە نییە کە ئینسان وەکو لایەنگر تەماشا بکە یان وەکو ناپرۆفیسیۆنالیەت تەماشاکە بێگومان بەڵگەی لە دەستدانا و بەپێی ئەو بەڵگانش ئەو شتانە بڵاو دەکاتەوە ئەگەرنا ئەنستیتوی تەحریر ئەوەندەی من بزانم شتی بێ بەڵگە و بێ بنەما بڵاو ناکاتەوە هەرچەندە ئەو لە سەنای خۆی بڵای کردەوە بەڵام وتم ئەندامێکی ئەنستیتوی تەحریرە ئەمە بە لەلایەک بمینێتەوە لە لایەکی دیکە ئەو پەیوەندیانە ئەو جۆرە پەیوەندیانە ئێستا کە گەیشتۆتە قۆناغێکی دیکە قۆناغەکە چیە وەکووتم تڕەفعەت و شەهبە لە دەستی هێزەکانی سووریای دیموکراتیک دانینە بەڵکو دەسەڵاتی هێزەکانی نزیکتر لە تورکیا یعنی سوپای ملی لەوێ هەیە و ئەمانش هەم هێزی بێنیزامن بێدیسپلینن وەکو هەتەشە نین چونکە هەتەشە وەکووتم مارکزیتی دەنادایە بەڕاستی کەسێک کە لە قانونەکانی ئەوان لا بدە دەیگرن گروپێک ناتوانانی لە قانونەکان و یاساکانی ئەوان لا بدە سەرپێچی هەیە بەڵام ئەو سەرپێچیانە زوو مداخلە دەکرێن و ئەمەش دیارە وەکووتم هەیەت و تەحریر شام دەیەوێ ئیماژێک وێنەیەک نیشانی جیهان بدا کە ئەوان گروپێکی جیهادی گلۆبال نین ئەوان لە سووریا دابەتنیە کاری خۆیان دەکەن حتا دیانە هەوێ بڵێن ئەوان گروپێکی وەکو ئەلقاعیدە نین وەکو ئەلداعش نین کە هەمومان دەزانین ئەوانە لەناو ئەلقاعیدە هاتن یعنی محەممەد جۆلانی ئەندامێکی ئەلقاعیدە بوو لە عێراق پاشان لە سووریا و پاشان چۆ ناو داعش پاشان لە ناو داعشیش هاتە دەرەوە ئیتر جەبهەت نووسڕی پێکەنا جەبهەت نووسڕەش ناوی خۆی گۆڕی لە بەرەوەی لە لیستی تیرۆردا بوو بۆ هەیەت و تەحریر شام هەیەت و تەحریر شامیش دیسان هەر کەوتەوە لیستی تیرۆر چونکە محەممەد جۆلانی بە خۆی کەسێکە لە عێراقدا ئەمریکیەکانی کوشتونە بەڵام لە بۆ هێزە ئیستیخباراتیەکاندا ئەمە بابەتێکی زۆر گرنگە ئەم هێزە ئیستیخباراتیانە ئەمانە بەکاردێن محەممەد جۆلانی کاتێ لە غوڵتە بوو یعنی لە دەوروبەری چیاکانی جۆڵان بوو لە نزیکی دیمەشق و لەوێش ناوچەیەکیان کۆنتڕۆڵ کرد ناوچەی غوڵتە هەموو پێداویستەکانیان لە ئیسرائیلەوە لە بۆ داهاتن لە هەمان کاتدا ئێستا کەشکە دەستگایەکی ئیستیخباراتی پەیوەندی لەگەڵ دەکا کۆمەڵێک مەبەست هەنا لێرەدا یعنی بۆ وەزارەتی دەرەوە پەیوەندی لەگەڵ ناکە چونکە وەزارەتی دەرەوە پەیوەندی لەگەڵ بکە سبەینێ ڕەنگ ببێتە کێشە یان دەبێ بیناسن بەڕاستی لە لیستی تیرۆردەری بێنن یانیش دەبێ ببێتە کێشە لە بۆ هەندێک ئەگەر دەستگایەکی ئیستیخباراتی پەیوەندی لەگەڵ کە نابێتە کێشە سبەینێ ئەتوان بیکوژن لە ناوی ببن خاڵێکی دیکە هەموو سەرکردەکانی ئەلقاعیدە و داعش هەر هەمویان کوژران سێنەوەی دوای بن لادن کوژران وەنیە و سێنەوەی دوای ئەبوو بەکر ئەلبەغدادیش کوژران بەڵام محەممەد جۆلانی دوێنێ لە قەڵای حەلب کە شوێنێکی زۆر ناسراوە بە ئاشکرا دەرکەوت و ڕسمی لەگەڵ خەڵک دەکرد کەسی نایکوشی ئایا ئەما شتێکارێکی ئەوەندە زەحمەتە لە بۆ ئەمریکا کە خۆی 10 ملیۆن دۆلاری داناوە لە بۆ هەر کەسێک کە بتوانانی شوێنەکەی دەستی شان بکە بیکوژێ نەخێت کارێکی زۆر ئاسانە بەڵام نایکەن پێویستیان پێەیە لە بۆ کاتی خۆیدا ئێستاکە ئەو پەیوەندیە کاردانەوەکەی لەسەر کوردەکان ویانیش لەسەر هێزەکانی سووریای دیموکراتیک با ناڵین کورد مۆرکێکی نەژادی لێ نەدەین ئەمە ڕاست نیە چونکە هێزەکانی سووریای دیموکراتی نیوەی زیاتری عەرەبە بەڵام لەو بینەدا پەیوەندێک هەیە یعنی پەیوەندێک چی هاوکێشەیەکیە هاوکێشەکە ئەوەیە کە ئەگەر بێت و یعنی خۆی لە خۆیدا ئەمریکیەکان و بەریتانیەکان ناتوانن بەبێ تورکیا هیچ زۆرە ڕێککەوتنێک لە نێوان سوپای ملی و هێزەکانی سووریای دیموکراتیک بکەن و ئەگەر تورکیاش بیهێوێت تەنانەت زۆر ئاسانیە و کاتێکی زۆری پێدەوێت چونکە ئەمانە مەسەلەکانیان وەکووتم مەسەلەی بێدیسپلینیا و ئەمانە هێزێکی تاڵانکردن هێزێک نین کە قەریارێکی سیاسیشان هەبێ ئامانجێکی سیاسیشان هەیە بەڕاستی تاڵان بە پلەی یەکەندن لای ئەو هێزانە سوپای ملی لەگەڵ ئەمانە ناتوان هیچ ڕێککەوتنیشیان لەگەڵ ساز بکەن و تورکیا من بیجی دەوێت
لە هەمان کادا هەیەتە تەحریر الشام بە هیچ شێوەیەک نایهەوێ ئێستاکە لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیک هیچ جۆرە شەڕێک بکە لەبەر ئەوەی وەکووتم لە 2022 هاوکێشەیەک هەیە و لە هەمان کاتدا ئەو ڕۆکە ئەگەر بێتەوە تەحریر الشام لەگەڵ کوردەکان لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیک شەڕ بکە ئەمە ئەگەری زۆرە کۆمەڵێک دەستکەوت بدۆڕێنێ و چێ ئەمەی ناوێ بەریتانیا و ئەمریکا ئەمیان ناوێ بەڵام لە ئێستا چی هەیە لە بینی ئەو دواندا خۆ هەریچ نەبێت دوو گەڕاکی کورد نشین هەنە ئیتر باس لە 9 ملیۆن کەس زیاتر دەکرێت کە ئەو لەو دوو گەڕەکانە دەژی دوو گەڕاکی زۆر گەورنە لە حەلب و زۆربەی دانیشتوانەکانیشی کوردن و چەکداریشدا یەپەگەی تێدایە باشە ئەمە چی لێدێ لێرەدا کێشەیەک هەیە ئەم کێشەیە لە ڕۆژی یەکەمینەوە هەتا وەکو ئێستا بەردەوام بووە بەڵام وەکووتم هەتا ئێستا نەتەقیتەوە هەتا وەکو ئێستا تەحریر الشام نەبەخۆی چۆتاوێ نەڕێگای داوە هیچ چەکدارێکی دیکەی نزیک تورکیا نزیکی ئەو گەڕەکانە ببێ بەپێی ئەو سەرچاوە باوەڕ پێکراوانەی کە من بەدەستم گەشتونە دوێنێ شەویش کۆبوونەوە هەبووە لە نێوان وەفدێکی قەسەدە و وەفدێکی هەیەت تەحریر الشام لەسەر ئەو گەڕەکانە هەیەت تەحریر الشام دیسە دڵنیایی داوە کاوان دەستکاری ئەو دوو گەڕەکە ناکەن ئەکرێ هێزەکان یەپەکەش لەوێ بمینێنەوە بەڵام لێرەدا کێشەیەکەیە من لێرەدا هەست بە مەترسەکە ئەوێ هەیەت تەحریر الشام ئەکرێ لە ئایندەدا ئەگەر بێت و تەنگاو ببێ ئەو دوو گەڕەکانە بەکار بێنێ یعنی ئەگەر هێرشیان نەکاتە سەری بەکاریان بێنێ لە بەرامبەر هێزەکانی سووریای دیموکراتیک لە بەرامبەر هەندێک شتی دیکە چونکە وەکووتم هێزەکانی هەیەت تەحریر الشام و هێزەکانی نزیکتر لە تورکیا سوپای میلی کێشیان لە نێواندا هەیە هەیەت تەحریر الشام بە هیچ شێوەیەک ئامادەنیە دەسەڵاتی خۆی لەگەڵ ئەوانەدا دابەش بکە حتا ڕێگەی نەداوە بێنە عەفرین بێنە ناو شاری حەلب وەکو باسم کرد ئەمە زۆر گرنگە لەو کاتەدا ئەگەر بێت و ئەو دوو هێزانە شەڕ بکەن هاوکێشەکە تێک دەسێ بەڵام وەکووتم لە ئایندەدا ئەگەر بێت و ئەوە هەما ناوشاری حەمەجیرە وەکو باسم کرد ئێستا لە ناوشاردا هێزەکانی هەتە شەهر لە مرکزی شاردا لە ناوەندی شاردا بەرەو کوێ دەچین نازانین ئەو ڕۆسبەی تەواوی شار دەگرن یان نە ئەمەش نازانین بەڵام ئەگەر بێت و هەما بگیرێ و حموز بگیرێ بەڕاستی ئەکرێ ئەو دوو گەڕەکە ببن کێشە بەسەر ببن کێشە و ڕنگ بێ باشترین ڕێگا ئەمە بێ لە ئایندەدا هێزەکانی سووریای دیموکراتیک یەپەگە لەوێ بەلای کەمی یەپەگە ئەگەر خەڵک کەس دەرنەکەن یەپەگە و ئەوانەی لە ئیدارەدا جێگەیان گرتووە ئەوانە لەوێدا بکشێنەوە ئەمەیان خاڵێکە زۆر گرنگە و ئەم من لەسەر بنەمای بەڵگە قسە دەکەم و بەڵگەم لایە کە کۆبوونەوە هەتاوەکو ئێستاشەنە بەڵام ئەو کۆبوونەوەنە و ئەو کۆبوونەوەنە لە ژێر سەیوان و سێبەری بەریتانیەکان بەڕێوە دەچن ئاگداری بن ئەو کۆبوونەوە گرنگێکی وهای هەیە هەروەکو لە نەخشەکەدا بۆم باسکردن لەو بینەدا ئەو هاوڕیانەی هاتوونەتە تازە هاتوونەتە سەرخەت تکایە هەوڵ بدەن لە سەرتاوە تەماشای بکەن بۆەوەی لە تەواوی بابەتەکە تێبگەن هەروەکو لە نەخشەکەدا بۆم دیاریکردن لەلایەک ئەو کۆبوونەوە هەبووە بەڵام لە لایەکی دیکە هێزەکانی سووریای دیموکراتیک دوێنێ لەو ناوچانە یعنی لە کەنارەکانی منبج لە دەوری ئاوی فوراتدا بەلای حەلەبەوە ئیتر چەندین هێرشیان ئەنجامدا بۆ سەر سوپای میلی نزیک تورکیا و کۆمەڵێک خاڵی استراتیژیان لەدەست دەرهێنان بەڵام ئەمانە ئاسان نییە لە ڕاگەیاندنەکاندا باز بکرێ بۆ ئەوەی تورکیا تحریک نەکەن لێرەدا کێشەکە تەواو دەبێ یان تەواو نابێ و ئایندەی هێزەکانی سووریای دیموکراتیک و خۆسەری دیموکراتی بەرەو چێ دەچێ بەڕاستی نازانین بەڵام ئەوانە هەموو حیسابەکانیان دەبێ ئەوە بێ کە هەیەت تەحریر الشام ئێستا کە بەریتانیا و ئەمریکا ڕێگانادان لەگەڵ کوردەکان شەڕ بکەن و یانیش بەخۆی نایهەوێ ئەمە هیچ بابەتێک نییە کە ئەتۆ بتوانی پشتی پێ ببەستی ئەم هێزانە لە ناوەڕۆکدا نەگۆڕاون بەریتانیەکان ئەمریکیەکان هەمان پەیامیاندا کاتێک لەگەڵ تالیبان ڕێککەوتن و تالیبانیان و ئەفغانستانیان تەسلیمی تالیبان کرد تالیبانیش هەمان قسەی کرد مافی ژنان دەپارێزی نازانم چی دەکەین بەڵام ئایا ژن لە ئەفغانستان دوای گەڕانەوەی تالیبان مرۆڤی دەرەجە یەکە یان دەرەجە دوو سێ دەرەجە سێ دووش نییە و ئەو مەسیحیانەی کە لە ئیدلیب گوایە ماون ئەو سێ چوار ماڵانە ئەو مەسیحیانە هاوڵاتی دەرەجەیەکن یان دەرەجە سێ و چوارن بەڕای من دەرەجە سێ و چوارن ئەوەی حەلەبی شوایە یعنی ئەمانە لە ناوەڕۆکدا من پێم وانیە ئیسلامی سیاسی لە ناوەڕۆکدا بگۆڕدرێ
هەیەت تحریر شام دەبی ویانیش هەر هێزیشکە هەر ئەمانە کە دەستیان کردەوە ئیتر ئەمانە دەبنەکێشە تەنانەت دەبنەکێشە لە بۆ بەریتانیاش کە بەخۆ دروستی کردوونەوە کە بەخۆ بەخێویان دەکەوت کە بەخۆ دەیان پارێزی من لە بەرنامەکانی پێشودا باسم کردووە هەر کاتێک رووسیا بیهێوێ هێرشی بکاتە سەر ئیدلیب هێرشێکی کوشندا ئیتر ئەوان دۆسیای گوایە بەکارهێنانی چەکی نوکلەری لەلایەن بەشار ئەسەدەوە دەکەنەوە ئەوە معنای ئەوەیە کە ئێوە بۆتانیە هەیەت تحریر شام لە ئیدلیب لەناو ببن بەڵام ئەوە تکایە بە هەڵە تێمەگەن ئەوە واتای ئەوە نییە کە ئەوانە متفقی استراتیژی یەکن بۆ نمونە ئیسرائیل ئەو ڕەوشەی ئێستای پێ باشە لە سووریا لەلایەک بڵێ بەشار زەعیف دەبێ ئێرانیەکانیش ناتوان بەهانایە بێن و سبەینێ پەیوەندیەکانی نێوان بەشار ئەسەد و ئێران و رووسیا بە تەواوەتی کەس دەبێ و ئەو کاتە سووریای بەشار ئەسەد ئەگەر بشمێنێ دەکەوێتە ئەسیر دەبێ بە دەستی هێزەکانی نزیک ئیسرائیل مەبەستم هێزەکانی کەنداوە بەڵام لە هەمان کاتدا خۆ ئیسرائیل بیر لەوە دەکاتەوە گروپێکی وەکو هەیەت تحریر شام سبەی ئەو سووریایی بکەوێتە دەست ئەو سووریای گەورە و دەوڵەمەندە و بەچەکەکانیەوە دەبێتە گەورەترین هەڕەشە لە حیزبوڵڵا زۆر گەورەتر بۆ سەر ئیسرائیل بۆ سەر ئاسایشی ئیسرائیل بێگومان ئەمانە ئەوە دەزانن یعنی ئەم جۆرە گروپانە بە شێوەیەک لە شێوەکان هەر هەمویان پەیوەندیان لەگەڵ استخباراتەکانی CIA و MI6 بووە ئەڵقاعیدە بگرە داعش بگرە هەر گروپێک استخبارات لەگەڵ هەموو کەسێک پەیوەندیەکە بەڵام ئەمە مواتای ئەوە نیە ئەوانە متفقن زۆر کەس بە هەڵەتەیەکە ئەمانە لە کورتخایەندا متفقن بۆ مەبەستێکی کورتخایەن دوای ئەوە دەبێت چارەسەریان بۆ بدۆزرێتەوە ئەگەرنا لە کۆنتترۆل دەردەستن و دژی بەرژەوەندی ئەو لایەنەش کار دەکەن کە دروستیان کردن بە خێویان کرد و ئاگیان لێبوون لەسەروی هەمووانیشەوە تورکیا چونکە محەممەد ئەلجوڵانی و هەیەت تحریر شام ئەو گروپەش نین بە ئاسانی ئیتر ببنە گوێڕایەلی ڕەجەب تەیب ئەردۆغان ئەمانە تەنانەت تورکیای ڕەجەب تەیب ئەردۆغانیش بە تورکیایەکی کۆفار دەناسن چونکە هەتاوەکو ئێستا دەستورێکی ئەلمانیا ئاڵاکەی ئاڵایەکی ئەلمانی و ئیسلامی نیە هەتاوەکو مەرهەخانە هەیە قومارخانە هەتاوەکو ئێستاوانە بەڵام تەکتیک وا دەخوازێ هەتاوەکو ئەردۆغان مابێ ئەوانە پەیوەندی بکەن و لە بۆ بەرەی پشتەوە قایم بکەن بریندارە پارەیە ئازوقەیە چەکە هەموو شتێکە مناوەڕەی هەموو شتێکە لە بۆ هەندێک ئیتر هێزەکانی سووریای دیموکراتیک من قەت پێم وانە چاویان لەو پەیوەندیە بێ کە بەریتانیەکان ئێستا ماستەرمایندی دەکەن هەتا دوایی ئەو پەیوەندیە سەرکەشتنیە یعنی هەتا دوایی ئەمە ئەوە نەبوو چونکە رووسیا و ئێران لە بۆ رووسیا و ئێران لە دەستدانی سووریا مردنە بەڕای من هەر دەبێت لە کۆتاییدا مداخلەیە بکەن بەڵام ئێستا کە مداخلەکە زیاتر نیمچە دیبلۆماسیە و ئەگەر ئەمە لە قەتەردا کە کۆبوونەوە دەکەن سەری نەگرت نەگەشتە ئەنجامێک بەڕاستی ئەمجارە زۆر بە توندی ناچارن مداخلە بکەن و رووسیا ناچارە ئیتر ڕێگا خۆش بکە بۆ ئەوەی چەکدارانی ئێران بتوانن بێنە ژوورەوە و رووسیا زیاتر ئیتر زمانی خۆی بگەزێتەوە پەنجەی خۆی بگەزێتەوە و ناچار بێ هێز و وزەی خۆی بەشێک لە ئۆکرانیا بکشێنیتەوە بێنیتە سووریا بۆ ئەوەی سووریا لەدەست نەدا بەڵام وا پێدەچێت ئێستاکە لە کاتێکدا کە هەما کەوتووە بەشار ئەسەد زۆر لاواز بووە لە هەمان کاتدا لایەنەکان زوو ینی ئەو لایەنانی کە دەیانەوێت مداخلە بکەن مەبەستم سووریایە رووسایە ئێرانە حتا حیزبوڵڵایە عێراق ئەمانە ئەو کارە هەروە بە ئاسانی نەکەن سەرەتا لەگەڵ یەکتریدا لە ناو مشت و مڕێک و گفت و گویەک و ڕێککەوتنێکی زۆر گەورەدابن چونکە هەمویان لە بۆ بەرژەوەندی خۆیان ڕێککەوتنی نوێتریان دەوێت ئەو سەردەمە سەردەمی پێشووی قاسم سلێمانی نییە کە بە یەک تەلەفۆن رووسیای هێنا ناو شەڕەکە ئەو هاوکێشانە هەمویان گۆڕاون و بەرژەوەندیەکان لە زۆر شوێن لەگەڵ لە یەکتری ناکەنەوە لە بۆ عێراق شتێکە مەترسیەکان شتێکن بەڵام لە هەمان کاتدا لایەنە پۆزتیڤەکان شتێکی دیکەنە ناچارە هەردووچیان ئیدارە بکە لە بۆ سووریا مانەوەی بەشار ئەسەد زۆر گرنگە لە سەردەسەڵاتدا ئەگەر ببینێتەوە چی دەکات چی ناکە رووسیا بە هەمان شێوە کۆمەڵێک ئەجێندای خۆی هەیە لە بۆ سووریادا ئەگەر بێت و ئێران و رووسیا ئەوەی من باسی دەکەم بەڕاستی ئەنجامی بدەن و مداخلەیەکی بەرفراوانتر بکەن ئەوە لە ماوەیەکی دور و درێژدا تورکیا باجەکەی دەدا و ئەو کاتە ڕەنگ بێ هێزەکانی سووریای دیموکراتیک بیان هەوێ سوود لە دەرفەتەکان وەربگرن ئێستاکە لە بۆ هەیەت تحریر شام هەموو فۆکسەکە لەسەر هەمایە هەموز بگرین
ولا بۆ هێزەکانی سووریای دیموکراتیک هەموو فۆکوسەکە لەسەر منبیزە ئێمە منبیز بپارێزین شەڕەکە بە تەنیا لەگەڵ سوپای میلی بکەین شەڕ لەگەڵ هەیەت و تەحریری شام نەکەین بەڵام بۆ ئەوەی لە ئایندەدا هەیەت و تەحریری شام ئەو دوو گەڕەکەی حەلەب وەکو کارتێک لە دژی ئەوان بەکار نهێنێ پێم وابێ لە ماوەی چەند ڕۆژێکدا دەبێ ئەو دوو گەڕەکە چۆڵ بکەن یعنی مەبەستم لە چۆڵکردن ڕنگ بێ خەڵکە مەدەنیەکە بێڵنەوە بەڵام خەڵک ئەوانەی کە کاری چەکداریان کردووە و دەیکەن ڕنگ بێ ئەمانە لەوێ بگوازنەوە بەردەوام دەبین تکایە کەم تەرخەمی مەکەن لە لایکردن لە پرسیارکردن و لە شایرکردنی ڤیددیۆکانمان تا بەرنامەی ئایندە کاتێک خۆش ڕێی سڵام